سڵاوتان لێ بە خوێندکاران پرسیارێکی تری بەشی شەشەم کەویش پرسیارێکی وزاری و پرسیارێکی ناو کتێبەکەشتە پرسیارێکی ئاسان ئەگەر وزەیەک تواناکەی 3 مێگاوات بێت ئەگەر وزەیەک ئەو توانایی کە هەیەی واتە سەرچاوەیەکی وزە واتە ئەمەی کە دراوە توانای چییە؟ توانای نێدراو بە تەلێکدا بنێرێت و لەسەر ئەو تەلەش توانایەک بە فیڕۆ بچێت بە شێوەی گەرمی لەو تەلەیە توانای بە فیڕۆچوەکەشمان چەند بێت؟ 0.3 مێگاوات. ئایا چوستی ئەو گواستنەوەیە دەکاتە چەند؟ تەبەن چوستی بە ڕێژەی سەدیە لە ساانەوە 6.9 لە ساانەوە 5 لە ساانەوە 9.9 لە سایە 90. ئێمە ژەڵێن بۆ شیکاری پرسیارەکە بۆ دۆزینەوەی چوستی جارێ دراوی پرسیارەکە ئەنووسین توانای نێدراو تۆ زانیت 3 مێگاواتە بەڵام ئەوێ بیگۆڕیت کە ڕەتی دەتوان چەند یەکەین 6 بۆی ببێ بە وات ئەبێ بە چەند 3 ملیۆن وات. ئەمە توانای نێدراوە. توانای بە فیڕۆچوش لە پرسیارەکەی دراوە 0.3 مێگاوات. ئەمیش یەکەکەی گونجاو نییە بە هەمان شێوە کە ڕەتی دەتوان 6 ئەمەیان نەکاتە چەند 300,000 وات کەواتە توانای نێدراو توانای بە فیڕۆچوو دراوە. چوستی گواستنەوە کاتێک کە من ئەمەوێت بیدۆزمەوە چوستی گواستنەوەی ئەو وزەیە کە من ئەمەوێت بیدۆزمەوە یاساکەیە کاتە ئەو توانایی کە پێمان گەیشتووە دابەشی توانای چی نێدراو کە ڕەتی 100. باشە ئێستا توانای نێدراوەکەم هەیە 3 ملیۆن واتە بەڵام چیم نییە توانای گەیشتوو. ئەگەر بیرت بێت یان ئەگەر ئەو شەرحی کە مامۆستای بەڕێز لە مەکتەب بۆی کردویت یاساکەت بیر بکەوێتەوە ئەو توانایی کە ئەنێرێت بۆ بەکارهێنان لە شارەکانە ئەکاتە توانای بە فیڕۆچوو زائید توانای گەیشتوو چکە وتمان توانای نێدراو 100% ناگات بەشێکی بە شێوەی گەرمی توانای بە فیڕۆچوو بە شێوەی گەرمی لەسەر تەلەکانی گواستنەوە چیرەیە بە فیڕۆچێت زۆری نەشیمان پێگات. ئێستا منەمەوێت توانای گەیشتوو بدۆزمەوە. ئەگەر بمەوێت توانای گەیشتوو بدۆزمەوە ڕێکخستنەوەی یاساکەم ئەکاتە توانای نێدراو ناقص توانای چی بە فیڕۆچوو. جوان سیرکە ئەمەیە گەیشتوو بدۆزمەوە بە فیڕۆچووەکە بچێت بۆ لای نێدراوەکە ئەبێت بە سالب. نێدراوەکەمان چەنە 3 ملیۆن بە فیڕۆچووەکەش چەنە 300,000 کەواتە توانای گەیشتووەکە کە پێمان گەیشتووە لە جیاتی ئەوەی 3 ملیۆن واتمان پێ بگات 3 ملیۆن کەمی 300,000 ئەکاتە چەند 2 ملیۆن و 700,000 وات. ئەمە توانای گەیشتوو. یەینەوە بۆ یاسا ئەسلەکەی خۆمان یاسا ڕاستەقینەکەمان ئەمە بوو توانای گەیشتووەکەمان چەنە 2 ملیۆن و 700,000 دابەشی چەند دابەشی 3 ملیۆن کە توانای نێدراوەکەیە کە ڕەتی 100 ئەکاتە 0.9 کە ڕەتی 100 وەڵامەکە ئەبێت بە لە سەدا چەند لە سەدا 90 کەواتە چوستی گواستنەوەی ئەو وزەیە کە ئەم توانایە بۆی گواستوینەتەوە لە سایانەوە 6.9 نییە لە سایانەوە 5 نییە لە سایانەوە 9.9 نییە وەڵامە ڕاستەکەمان وەڵامی دی ڕاستە لە سەدا 90 بە ئومێدی سەرکەوتنتان. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.